ناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان وەفدێکی هەرێم سەردانی بەغداد دەکات و حکوومەتی عێراقیش نردنی بە شەبوودی هەرێم دەبەستێتەوە بە ڕاڕەسکردنی نەوتی هەرێم بە بەغداد بەپێی ڕاگەیەنراوێکی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق گفتوگۆی نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق دەربارەی نەوت دەست پێ دەکات بەیماندارێک لە بەڕێزان محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری ئەولێرەوە سەریم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێن پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک محەممەد بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت ڕای بڕێستان بزانم سەبارەت بە ئەو شاندەی کە چووە بۆ بەغداد بەڕێزت بە شاندێکی هەرێمی کوردستانی دەبینی یاخود بە شاندی حیزبی دەیبینیت؟ بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە ئەو وەفدەی کەم ڕەهاتە بەغدا بۆ ئێمە زۆر کتوپڕ بوو چونکە ئێمە هیچ پێشوەخت زانیاریەکمان لەسەر ئەو وەفدە نەبوو و ئەو وەفدەش کە هاتوۆتە ئەوێ ئێمە هیچ ئاگایەکمان لە ئیشوکارەکانیان نییە بۆچی هاتوونە و وەفدەکەش تێکەڵەیەک بوو ینی هەمویان بڵێن لە یەک لایەنن و حیزبی و حکومیشن لەبەرەوە زیاتر ئەکرێ لە خۆیان بپرسین ینی ئەم باشە بەڕێز کۆناویکی پەرلەمان زیاتر بە وەفدێکی حیزبی دەبینی یاخۆ وەفدێکی هەرێمی کوردستان؟ خۆی گرنگ نییە من بەچی ئەبینم بەڵام گرنگ ئەوەی کە هات وەفدێکی تێکەڵاوی حیزبی و حکومی بوو ینی لە هەمانی تێکەڵ بوو لە هەمووی نەکات ئەمە نیشتیوە هەیە لە وڵاتانی پێشکەوت و وەفدی تێکەڵ ناشتیوان نییە ینی لە کاتێکە ئەگەر کێشە لە نێوان دوو پێکاتی ئەساسی هەیە یان لەپێ لە نێوان دوو دەوڵەتە هەیە ئەبێ ئەو کێشانەی کە لە کام مەجالە بڵێن مختصە لەو مەجالەیە تایبەتمەندە بەو مەجالە ئەبێ خەڵکی پسپۆڕی ئەو مەجالە بێ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بینیمان بەو شێوەیە نەبوو مەسەن بۆ منە ئەگەر مۆزوعەکە لەسەر نەوت بوو ئەبوو جەنابی وەزیری سامانە سروشتیەکانی لەگەڵ وایە ئەگەر لەسەر مەسەلەی مالیە و ئیدارە ئەو با دەبوو وەزیری مالیە لەگەڵ وایە لەبەر ئەوە نازانم ینی بەڕاستی وردەکارێکە نازانم ئەم وەفدە چۆن چۆنی هاتبوو بۆ یەکە ئەبێت لە خۆیان بپرسین ئەم وەفدە بۆ ئەوها بەو شێوەیە بە تێکەڵی بەڵێ بەڕای تۆ کارەکەی چیە کە ئەوە بە تێکەڵی سەردانی بەغدای کردووە؟
لە ڕاستیە ئێمە کێشەگەلێکی زۆرمان لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ حکوومەتی فیدرالی بەغدا هەیە ئەو کێشەگەلە ئەگەر بمانەوێ کار لەسەر چارەسەرکردنی بکەین ئەبێ هەوڵدەین لەسەر مەجالێکە لە سەرەتا وەفدێکی بڵێن ئەوەی کە پێوتێ لە سەری هەموو بەرپرسی هەموو کێشەکان دوایی چەند وەفدێکی تر چەند گروپی تر تەشکیل بکرێت بۆ فەنیات و بۆ جێبەجێکردنەوەی دانانی ئالێتێک بەو شێوەیە بەڵام ئەمە ئەمڕۆ وا دەرنەکەوت نازم زیاتر شێوەیەک بوو زیاتر لە وەفدی حیزبی ئەچوو وەکوەوەی کە لە وەفدی حکومی بچێت باشە لە مرۆدا حیزبیان لە حیزبی دەچوو کامیانە لە ڕاستیە حیزبی بوو لەبەرەوەی جەنابی کاک دکتۆر ڕۆژ هیچ سفێکی حکومی نییە لەبەر ئەوە و ئەگەر مەسەلەکە نەوتش بۆ یاخۆ دەبوو جەنابی کاک دکتۆر ئاشتی هەورامی ئامادە بێ چونکە ئامادە نەبوونی ئەوان بۆ خۆی ئیتر مەلەفەکەی ئاڵۆز کرد یان بڵێن تێکەڵەیەکی دروست کردووە لەبەر ئەوە ئەبێ زیاتر ئەمە ینی بڵێن لایەنەکان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ینی وەڵامی ئەمە بداتەوە کە ئەم وەفدە حیزبی بۆ یا حکومی بەڵێ زیانی چییە ئەگەر وەفدەکە حیزبی بێ چ زیانێکی هەیە؟ ها لە ڕاستیە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی دان پێنراوە و بە خوێنی هەموو لایەکمان بووە بەم حکوومەتە و ئێستش دەبێت بە هەموو لایەکمان بەرگری لێ بکەین بەڵام لە کاتێکە کە تۆ ئەوەی ئەندامە فعالەکانی ئەو حکوومەتە ئەگە جێگیری سەرۆکی حکوومەتە یان وەزیری ناوخۆیە یان وەزیری پێشمەرگەیە یان وەزیری نەوتە یان هەر مەجالێکی ترە بوو ئەو جۆرە وەفدانە ئەبێ بوونیان هەبێ ئامادەبوونیان هەبێ بۆ ئەوەی لە دوای ئەوەی کە لە سەرەتاوە لە هەرمی دەسەڵات ڕێکەکەون ئەو وردەکاریانە بە لژانی تایبەتمەندی ئەو وزارتانە بسپێدرێ جا ئێمە ئەمڕۆ من شخصیان ئەومتیانە بینی بەڵام دیسانەوە شەر بێ دوا پرسیار لە خۆیان بکەین بزانین ئەم وەفدە ئامانجی چی بوو و بۆچی هاتبوو هەروەکو باسمان کرد کە خەڵکە مختصەکانی تیانە بوو زۆر باشە بەڵام ڕەنگە خەڵک ئەو پرسیارش کە لێەوە بکەوەکیەکی نیشتیمانی ئێوەش خۆ سەدانی حیزبی لەو ماوەی دوو ڕۆژ لەمەوبەر سەدانی بەغدادتان کرد هەروەکو وەکو پارتی شەر هەمان شت نییە ئێمە ئەو وەفدەی کە ئێمە چووە بەغدا هیچ کەسێکی حکومیتیانە بوو وەفدێکی حیزبی تام بوو کە پێکەکە بە سەرکردایەتی هەواڵ مەلابەختیار و بە ئەندامەتی هەریەک لە هەواڵ کاک سعدی ئەحمەد پیرۆ و کاک قادر عەزیز و ئەو برادرانی کە لەوێژ بوون کاک خالی شوانی و کاک فریار ڕەوانزی و چەند کەسێک ئەوانەی کە بوونیانە بووە وەفدەکە چوونەتە لای هەموو حیزب ڕێکخراوەکان چوونەتە سەفارەتەکان چوونەتە لای ئومەمی متحیدە چوونەتە لای سەرۆکی کوتلە و سەرۆکی حیزبەکان وەفدەکەی ئێمە وازح بووە وەفدێکی حیزبی بووە و بۆ ئەو مەبەستەش بۆ ڕێخستنەوە و ئارامکردەوەی ئەو کێشانەی کە لە نێوان بەغدا و هەرێمەیە چۆتە ئەوێ و ئێمە دیسانەوە کە ئەمەشمان کردووە لەگەڵ ئەوەشە ئەو حەقش بە خۆمان نادین کە ئێمە بەتەنیا وەکو یەکێتی نیشتیمانی بچین لەگەڵ لایانی دەرەوەی کوردی بکەینە گفتوگۆ مفۆزات بۆ ئەوەی کە بمان لەسەر مەسەلە ئەساسیەکانی کوردستان کار بکەین چونکە مەسەلەی کوردستان ڕەبتی بە هەمومانەوە هەیە ڕەبتی بە یەکێتیەوە هەیە بە پارتیەوە هەیە بە گۆڕانەوە هەیە بە کۆمەڵەوە هەیە بە یەکگرتووە هەیە بە حیزبی بە هەمومانەوە هەیە لەبەرەوە دەبێت کاتێک کە بیر لە شتێکی واکەینەوە ئەبێت تەوافقاتی کوردانە یان وەفدێکی کوردانە بە هەموو لایەکمان پێک بێنین بچین لەسەر ئەو کەیسە ئەساسیانە بۆ ڕێکەوتن بەڵام ئەمەی ئێمە بۆ ڕێکەوتن نەچوینە تەنها بۆ ئەوە چوینە کە هاتوونە سەردانی ئێمەیان کردووە لە هەرێمی کوردستان ئێمەش ڕەتی زیارەتمان داوەتەوە بە فرسەتشمان زانیەوە سەردانی هەندێک حیزب و لایەن و ڕێکخراوی کوردستانی عێراقی و کوردستانیش لەوێ بکرێ و پێویستش بۆ ئێمە ئەمانە بکەین چونکە تا ئێستا ئەو دەستورەی کە ئێمە ئیشی پێکەین لە هەرێمی کوردستان و لە بەغدا و لە هەموو شوێنەکان خەڵکی کوردستان دەنگیان پێداوە ئێمە ناکرێت پێچەوانەی ئەو دەستورە کارکەین ئەگەر قسە لەسەر ئەوەی ئەم دەستورە هەڵوەشێنینەوە با هەمومان هەڵی وەشێنینەوە ئەو کاتە قسێت دواتەگەرم و لای بەڕێزت ئەگەر بچین بۆ هەولێر لای مامۆستا سەلێ مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا دەمەوێت سەرنجی بەڕێزیش بزانم سەبارەت بەو شاندەی کە ئەمڕۆ سەردانی بەغدادی کرد و هۆکارچیە ئایا وەکو ئێوە وەکو فراکسیۆنەکان ئەوەندەی هیچ ئاگادار کرابوونەوە اینجا کە ئاگادار نەکرابوونەوە هۆکارەکەی چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەت و هەموو بینەرانی بەڕێز و ئازیز ڕاستی ئەو وەفدە سەردانێکی لە ناکاو بوو و لە پڕێکە سەردانی بەغدای کرد و هیچ ئەندام پەرلەمانێک
ئاگادار نەبوو بەوەی کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات حتا بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانەکانی پارتی دیموکراتیش ئاگادار نەکرابوونەوە بەڵکو سەردانێکی لە ناکاو بوو و پێشتر هیچ ئەندام پەرلەمانێک لە ئەجێندای سەردانەکەی ئاگادار نەکراوەتەوە بۆیە ئەگەر هاتبا ئەو سەردانە سەردانێکی حکومی باوە بەمەبەستێکی مفاوەزات یان ڕێککەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بە بەتەکید دەبوایە ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە بەغدان کە نوێنەری خەڵکن و بەدەنجی خەڵک چوونە ئەوێ و نوێنەراتی خەڵکی خۆیان دەکەن دەبوایە ئاگادار کرابانەوە بەڵام ئەوەی کە ڕاستی بێوازحەوە وەکو ڕۆژی ڕوندیارە ئەو سەردانە سەردانێکە زیاتر پارتی دیموکراتی کوردستان پێی هەستاوە و بە نەفەسێکی حیزبیە و نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ناکە و هەتا ئێستاش ئەجێندای سەردانەکەی بڕون و ڕۆشنی دیار نییە. بۆچی بە بەڕوونی دیار نییە بەڵام لە ڕاگەندراوی حکوومەتی هەرێم باز لە مەسلەی هەماهەنگی دەکات بۆ شەڕی مووسڵ باز لە پرسیینەوت دەکات یعنی پێ دوایە شتی جگە لەمە ئامانجی سەردانەکەی وەفدی بڵێنەوە وەفدە بۆ کە سەردانی بەغدادی کردووە؟ ئێمە لامان سەیرە لە کاتێکە ئەوە وەفدێکی ئەگەر حکوومیەت با دەبا هەموو ئەندام پەرلەمانەکانی دیبا چووکە ئەوانەی کە لەوێن نزیکەی 62 ئەندام پەرلەمان هەمویان نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن بە تێکڕایی بە هەموو پارتەکانەوە و بە هەموو چۆن دەڵێ ئایدیا جیاوازەکانەوە حتا بەدینە جیاوازەکانیشەوە بەڵام لە کاتێکە تەنها بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی پارتی ماونەوە بۆی ببینن ئەوەمان پێ دەڵێ کە ئەو سەردانە سەردانێکە زۆر یعنی چۆن دەڵێ بوارە حیزبێکی دێدا چڕ بۆتەوە و هەر خۆشی خۆی بە خاوەنی حکوومەت دەزانێت پارتی بەڕاستی هەر خۆی بەتەنیا خۆی بە خاوەنی حکوومەت و نەوت و داهاتی هەرێمی کوردستان دەزانێت هەر بۆیەش مەسەلەن لایەنەکانی دیکە ئاگادار ناکاتەوە و پرسیان پێ ناکەوە بیانەوێیان نانەوێت خۆی قیادەی وەزعەکە دەکات لە کاتێکە حکوومەتی عێراق باز لەوە دەکات ئەگەر بێت و هەرێمی کوردستان ڕێک نەکەوێت ئێمە دەتوانین نەوتەکەمان لە ڕێگای ئێرانەوە بفرۆشین ئەوەش فشارێکی گەورە و بۆ سەر هەرێمی کوردستان و لە کامان کاتە کە یەکێک لە وەزیرەکانی پارتی لە ئێستا دایستی جواب دەکرێەوە بانکێش کراوە و کۆمەڵک مەلەفی گەندەڵی بەڕووداکراوەتەوە دوور نییە بۆ جۆرێک لە تەفاوز و ڕێکەوتنیش سەردانی بەغدای کردوێت. باشە ئەو بۆچوونەی بەرز لە تێوە سەرچاوی گرتووە کە مەسەرەن ئەمە پەیوەندی بە دۆچەکەی وەزیری داراییەوە بێم سەردانەی کە وەفدە سەردانی بەغدادیان کردووە هیچ زانیارێکت لایە؟ من بەتەکید زانیارێکی دقیقم لانیە بەس دەبینین کە بەڕێز وشار زێباری استیقبال و پێشوازی دەکاوە بەشێک لە ئەندام پەرلەمانەکانی پارتی لەوێ دەمێننەوە و آخر وەرەقەی زەختیش فشار و آخر کارتیشە کە بەکاری دێنن بۆی کە بتوانن بەڕێز زێباری لە ئەو کەیسە و لەو مەسئلەیە ڕزگارکەن و پێشتریش ئەندامانی پارتی و هەموو کوتلەکانیش ئەوان ڕاگەیاندبوو هیچ ڕێگە چارەیەک نەماوەتەوە بۆی کە متمانە لە زێباری وەرنەگیرێتەوە جگە لە سەردانکردنی وەفدێک لە پلەی باڵا بۆی بتوانێت لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمانی عێراق دانیشێ و جۆرێک لە ڕێکەوتن کا بۆی بتواندرێ زێباری لەوەی کە 10 ساڵە وەزیرە و لە حکوومەتی عێراقا بەشدارە سەرنجامی بە نەتیجەی گەندەڵی نەگەڕێتەوە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر باش ینی بە بۆچوونی بەڕێزت ئامانجی سەردانی ئەم وەفدە مەسلەی کێشەی خەڵک نییە بەڵکو زیاتر پەیوەندی بە دۆسیە وەزیری داراییەوەیە؟ بە هیچ شێوەیەک پەیوەندی بە قوت و نانبڕاوی خەڵکی هەرێمی کوردستانەوە نییە ماوەی 2 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان بێمەعاشە پێشمەرگەکانمان ڕاتپێکیان نییە وەکو ڕاتبەکانی حەشتی شەعبی و جەیشی عێراقی و لە هەمان کاتیشە فەلاحەکانمان چەند لە مێژەن چۆن دەڵێ دانەوێڵەیان تەقدیم کردووە بە حکوومەتی عێراق مستحقاتی فەلاحین هیچ وەرنەگیراوە و لە کاتێکە دەبینی مادەی 140 هیچی لێ جێبەجێ نەکراوە قەزەی کەرکوب بە معەلقی ماوەتەوە کێشەی زۆرمان کێشەی سنووریمان هەیە تا ئێستا نەمانزانیوە سەردانێکی حکومی کرابێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشە مەسیریانەی هەرێمی کوردستان بەڵام دەبینین کاتێکە کەیسی وەزیرێکی دەکەوێتە مەترسی پۆستی وەزیرێکی خەریکە لە دەستدەن لە پڕێکا سەردانی بەغدا دەکرێت ئەوە هەمووی ئاماژەیە بۆی کە
ئەو سەردانانە سەردانێک نین بۆ چاکردنی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی دەبێت ئیلا ئێمە مثلەن لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەندە ئێمە سەردانی تورکیامان کردو لە دەرگای تورکیاماندا بۆی کێشەکانمان بۆ چارەسەرکا بۆی نەوتمان لێ بکڕێ بە قەناعەتی من ئەگەر نیوەی ئەوەندە لەگەڵ بەغداد دانیشتمان و دانوستانمان کرد بە ئێستا هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان خاوەنی موچەی تایبەتی خۆیان دەبوون و ئەوان نان بڕاو نەدەبوون بەڵام لە نەتیجەی دابڕانمان لە بەغدا و ڕێک نەکەوتنمان لەگەڵ حکوومەتی بەغدا دەبینین کە ئێستا حتا گەورەترین موسسەی دراسیمان خەریکە دەکەوێتە ژێر هەڕەشەوە. بەڵێ کەواتە بە کورتی پێدوای ئامانجی سەردانەکە حیزبیە نەک بۆ خەڵکی کوردستان ئەو سەردانە ئامانجی ئەو سەردانە ئەگەر حیزبیش نەبێت و بەشێکی حکمیش بێ پارتی حکوومەتەکە بەهی خۆی دەزانێت خەڵکی کە بە میوان دەزانێت تێیدا فەرمو ئەو حیزبولانە سیاسیانەی کە ئێستا لە حکوومەتەکەی پارتیدا بەشدارن چیان بەدەستا یعنی چیان پێدەگۆڕدرێ ئەوە تا دەبینین کە لێک لە کاتێکا کە بڕیاری ڕسمی دەردەچێت دامەزراندن بۆ خەڵک نییە بەڵام پارتی هەڵدەستێ بە دامەزراندنی چەندین کەس بۆ ئەندام و لایەنگرەکانی خۆی بە هەزاران کەسی دامەزراندۆ لەو چەند ساڵەدا ینی حیزب و لایەنانەی کە بەشدارن بە قەناعەتی من و بەنیازی چاکسازی چوونە ناو حکوومەتە چەندی کە خۆمان دووکەن هیچیان پێ ناکرێت وکەن وەکو فیشەکێکی باشوان لە تفەنگێکی ژەنگاویدا دەبێت ئەوانە باش دەرێک بۆ بکەن کەس پرسیان پێناکە بۆ کاتێ بۆ بەغدا دەچن بۆیە ئەگەر بڕیار بێ ئەوە نوێنەری هەرێمی کوردستان بێ دەبێ هەموو حیزبولانە سیاسیەکان تێیدا بەشدار بن و خەڵکی هەرێمی کوردستان بەرچاو ڕوون بێ ئەو وەفدە بۆ ئەو مەبەستانە دەچێت و ئەو ئەجێندای پێەیە و دەیەوێ بۆی بزانین ئایا کە دەچێت چ دەکا و چمان بۆ دێنێتەوە لەسەر چ ڕێک دەکەوێت نەک وەکو جارەکانی کە بچێ و بێتەوە هەر ئەوەندە ببیستین بڵێن بەغدا پارەی نییە نە ئەوە بەغدا پارەی هەیە دەوڵەتە دەتوانێت پارە قەرزکات لە سندوقی نەقدی دەولی لە هەموو شوێنانەی کە پارەی لێوەردەگیرێ بەڵام هەرێمی کوردستان دەستە پاچێ حتا خەڵک پارەمان بە قەرزیش ناداتێ بۆیە ئێمە مادام لە چوارچەوەی دەستورێکا پەیوەستین بە بەغدا هەر دەبێت نەتیجە لەگەڵ بەغداشدا ڕێکەوین پێویست ناکە ئێمە ئاستی ستار بکوتینەوە یاخود مزایدەی سیاسی لەسەرێکتر بکەین بڵین وڵا ئێمە بەرەو دەوڵەتی کوردی و سەربەخۆی و ڕیفراندۆم دەڕۆین ئەگە بڕیار ئێمە بەرەو ڕیفراندۆم و سەربەخۆی بڕۆین بۆ شەر دەکەین لەسەر وەزیرێک بۆ شەرمان نەکردووە چەند ساڵە لەسەر کەرکووک لەسەر پێشمەرگا لەسەر قوتی براوی خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی کەوا دەڵێن بۆ شەریان نەکردووە بۆیە لە کاتێکا کە ئێمە باز لەوە دەکەین فەرمون با دیفاع و بەرگری بکەین لە خەڵکی خۆمان ئێمە نوێنەری خەڵکین بەڵام شەڕەکان زیاتر ئەو کەسانە دەیکەن و هەوڵ دەدەن کە پشک و بەشی حیزبەکەی خۆیان بەرن نەوەک پشک و بەشی هەموو هەرێمی کوردستان. بەڵای سوپاس دەکەم دواتر گەڕێنەوە لای بەڕێزت کاک محەممەد جەناب سەبارەت بە ئامانجی ئەم شاندا پێ دوایە ئامانجێکی بڵین نیشتیمانی و مەسەلەی چاسەکردنی کێشاو پەسێت دراوەکانە یاخود وەکو مامۆستا باسی کرد هیچ پەیوەندێکی بە دۆسی وەزیری دارایی هەیە؟ بەڵێ خۆی وەکو باسمان کرد ئەنی کاتێک کە وەفد ئەچێ بۆ شوێنێک باس بۆ نەباسی شەڕ و بەرگریکردن و ئازادکردنی ناوچەیەکە بێ وەزیری پێشمەرگە لەگەڵ بێ کاتێک باسی دۆسەی نەوتەکە بێ وەزیری نەوت لەگەڵ بێ کاتێک باسی دارایی و ئابووری وڵاتیەکە بێ وەزیری مالیە لەگەڵ بێ ئێمە ئەمانەمان لە وەفدەکەیان نەبینی لە ڕاستیە و لەبەرەوە زیاتر پێچێ ئەمە هەر بە تێڕوانینی شخصی خۆم چونکە من هیچ زانیاریەکی دەرەوەی ئەوەم نییە پێچێ هەر زیاتر لەسەر مەسلەی جەنابی کاگ وشار زێباری هاتبێتن و دیارە ئەم مەسلێش کە کاگ وشارژ وەکو خاڵی جەنابی کاگ مەسعود و شخصیەتێکە و مێژوویەکە درودرێژی لە خەبات و تێکۆشانەیە ڕەنگە بەلایەنەوە قورس بێ لا سەنگ بێ کە ئێستاکە بەو شێوەیە لە دەسەڵات دوورکرێتەوە ئەگەر چی بە بۆچوونی هەمومان کە ئێمە خۆمان ناو کۆبوونەکانی پەرلەمان بووینە کاگوشیار وەزعی زۆر خراپ نەبوو ئەنی بۆ ڕادەیە خراپ نەبوو کەوا بڵێن وشیار ئیقالە ئەکرێ ئەنی کە داخلی ئاتە ناو جلسەی پەرلەمانەوە بەندە یەکێکم لەوانەی ڕۆیشتومە تەوقەم لەگەڵی کردووە پێم گوتووە کاگوشیار لە سیاقی قانونی لا نەدەی و ئەگەر لابدەی وەکو خالد عوبێدی لێدێ گوتی هیچ خەمن نەبێ ئەمە من یەکێکم لەوانە لە بەرامبەری ئەعلامە کەم قسەیەکەم دیارە ئەوم کردووە و بەڕاستی کاگوشار زۆر محتەرەم و زۆر ینی پیاوێکی گران و سنجین و ئەوانە قسەکانی ئەو پرسیارانی کە ڕوبەڕووی کرا وەڵامی دایەوە من ئێرە ئەوە نیە ینی جێ ئەوە نیە بڵێم ئایا دوایی
متمانەی دەهاوردەوە یان نێ هاوردەوە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر لە ینی زۆر بە ڕێکوپێکی قسەی خۆی کرد وەڵامی پرسیارەکانی دایەوە بەڵام بە نەتیجە کە وەزعی بەرەو خراپی ڕۆیشت ئەوە مۆزوعێکی تر بوو بۆچی وەزعی بەرەو خراپی ڕۆیشت مەسەرەن کاگوشار کە قسەی کرد طبعا ئەو ڕۆژە زۆر نۆرمال بوو هەموو ئێستا جواب تەواو بوو کۆبنەوەکە کۆتایی پێهات بۆ جەلسەی ئایندەمان بۆ کۆبنەوەی ئایندەمان طبعا کاگوشار جارێکی تر نەخرا بۆ ناو جەدۆلی ناو خشتەی بەرنامەکانەوە کۆبنەوەکانەوە بەڵام ئەندام پەرلەمان ئەندام پەرلەمانێک ئیمزایان کۆ کردبووە لەوەی ئەبێ مۆزوعی سجوابی کاگوشیار یان بۆ متمانە لێسەندنەوە لە کاگوشیار یان بۆ قەنەعەت پێهێنان بە قسەکانی کاگوشیار یا قەنەعەت بوون یا قەنەعەت نەبوون ئەبێ بخرێتە ناو جلسەکەوە طبعا کرا ئەوە شتێکی ئوسوڵیە یعنی اعتیادیە لە هەر شوێنێکەوە شتێ وا بکرێ شتێکە مەجالی تیا هەیە و یعنی شتێکی ڕێگە پێدراوە بەڵام لە ناو جەلسەکەیە برایانی فراکسیۆنی پارتی بەشێکیان ناڵین هەمیان ئیتر کەوتنە هەڵمەت و هێرش و ئەمانە بۆ گیان ئەو کەسەی کە ناوی دکتۆر سەلیم جبوریە طبعا ئەوش قسەی کرد یعنی ئەوە نەبێ بەڵێ هەیسەم ئەوە نەبێ ئەو قسەی نەکرد بێ ئەوش قسەی کرد یعنی بەڵام دەکرا ئێمە وەکو کورد بێدەنگ بووینایە یعنی بەرژەوەندی کورد لەو قسانێک کە ڕوبەڕۆژمان کرایەوە ئەوە ئێمە بێدەنگ بووینایە بە بێدەنگی ئێمە ئەمانتوانی ڕێگەی تر هەڵبژێنین بۆ نمونە ئێمە بمبورە ئێمە ئەمانتوانی بە قەنەواتی دیبلۆماسی ئەم مەسەلەی حەلکەین ئێمە ئەمانتوانی بە گفتوگۆ ئێمە ئەمانتوانی بە تەوافقات لەگەڵ کوتلەکانی تری عێراقیە ینی بتوانین قسە بکەین لەسەر ئەوەی کە قەنەعەتیان پێبێنین متمانە بدەنەوە بە کاگوشیار بەڵام کە کاتێ ئەمە دروست بوو ئەمە کێشێکی ناخۆش بوو هەموو لایەکمان من خۆم یەکێکمە لە شەڕکەرەکان خۆزگە وای لێ نەهات بەڵام ناخۆش و مەسەن لە بەرچاوم پەلەمار کوردێ بدرێ لە شوێنەکەی خۆم دانشم قسە نەکەم بەڵێ کردومە بەڵێ یەکێکم لەوانە خۆزگە ڕووی نادا من وەڵا ناوکەی نازانم من دڵنیام تۆش لەوێ بوویتایە لە جێ من بوویتایە هەرواتە کرد چونکە ناخۆشە لەبەر چاوتەوە پەلەمار کورد بن و کورد وەزعی خراپێ ناخۆشە جگە لەوە کە دوایەوە کە شەڕەکە کۆتایی پێات چوینەوە تەحالفی کوردستانی هەمومان دانیشتین چوین لەوێ دیسان هەر کەسە ڕێی خۆمان گوتەوە گوتمان خراپمان کرد نابوامان بکردە بە نەتیجە ڕێکەوتین لەسەر ئەوەی کەوا دکتۆر ئەحمەد مەساری ڕئیسی تەحالفی شیعە سوننا ئەو قسە بکە کەسێکی تر دیاری کرا ئەو قسە بکە بە ئاراستەی تهدیەی وەزعەکە بڕوا و هەوڵدەین بە ئاراستەی تریا بەرن بەڵام جاری کە دووبارە کە شەڕ دروست بووە کێشەکە بە تەواوەتی تێرچ بوو بە شەڕی کورد و عەرەب لەم حاڵەتەیە یەک دانە عەرەب دەنگی نەدا بەوەی کە بڵێ ئێمە بڕوامان بە وتەکانی کاگوشیار بووە یەک عەرەبش نەبوو کە ئەوەش بە نەتیجە ئێمە زەرمانتیا کرد و بۆ یەکە برایانی پارتی سەبەب بوون هۆکار بوون بۆ ئەوەی کاگوشیار لەو ینی لەو شوێنەیە لەو جێگایە بشکێ من بەندە شخصیان لەگە کاگوشیار قسەم کرد گوتم کاگوشیار ئێمە سەبەب بووین لە شکانی تۆ گوتی ئێوە چێ گوتم بە تایبەتی کوتلەکەی خۆت لەبەر ئەوە ینی نابوو ناو برایان بکردایە شەڕەکەی پەرلەمان دەست پێشخەری پەرلەمانتارانی پارتی بوو بەڕوونی باوە خۆی چونکە ئەمە ینی ئیعلامە و ئەمە زەمیر و ئیژدانشە طبعا کاتێک کە 50 پەرلەمانتار تەوقیعیان کردبوو بۆ ئەوەی جارێکی تر کاگوشیار بکرێتە ناو بەرنامەکەوە بۆ ئەوەی ئایا سقە بە قسەکانی هەیە یان نییە ینی بڕوا بە قسەکانی بکەین یان نەکەین لە نێوان کردن و نەکردن لەم حاڵەتەیە سەرۆکی لیستی پارتی کاگ خسرەوە گۆران زۆر من تەمەن لە پشتیەوە زۆر دەستی بەرزەوە کرد بۆی قسە بکە مەجالیان نەدا قسەکە نازم ینی سەلیم جبوری مەجای نەدا نازم ئەسبابەکەی چی بوو و دوای هەسای پاوە قسەی کرد بینی ئەو بینی هەیثەم جبوری نزیکە ینی بڵێن 2 مەتر 3 مەتر شتێکی وایە شتێک لە نێوانیان دروست بوو لە نێوان ئەو هەیثەم جبوری نازم مبادرەکە چیان بوو چۆنی بوو لەگەڵ ئەمانە ئیتر بوو بە گاڵەگاڵ و شەڕە بتڵ ئیتر شەڕەکە قەوما لەبەر ئەوە من ناکرێ من ێستا بڵێم برایانی پارتی هینیان کردووە یان بڵێن مقابلەکەی بووە بەڵام تاکید چونکە جۆم لە قسەکان نابوو ینی قسەکان ئەمزانی پێکەوە هین بوو ینی پێ هەڵبژانێ بوو بۆ یەکە ئەکرێ بڵێن سقە لێسەنەوە یان متمانە نەکردن متمانە پێنەدانەوەی بە کاگوشیار یان بڕوانەبوون بە قسەکانی بە دەرەجەی یەکەم لە ئەستۆی
کتلەی پارتی دیموکراتی کوردستانە و من پێشنیا هەر لە دوای شەڕەکەش پێشنیارێکم بۆ کاگوشار کرد بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردووە وتم کاگوشار ئێمە یەک ڕێگەمان بەدەستەوە بۆیت و ببیتەوە بە وەزیر ئەوەش ئەوەیە وەفدێکی قیادی دروست بکرێ سەردانی کوتلەکان بکەن بۆ ئەوەی جارێکی تر بە تەوافقات دەنگ لەسەر ئەم بەسەرێ بدەن تەوافقات نەبێت کەس دەنگ نادە لەبەر ئەوەی برادران زۆر خراپ تەسەڕوفیان کرد وە گوتم منش یەکێکم لەوانە لە ئەنجامی ئەوە بۆیە کە ئێستاکە جارێکی تر زەحمەتە بتوانین ئەو سقەیە بۆ تو بگەڕێتەوە و ئەو سقێت پێ بدەنەوە. بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگرێمەوە لای بەڕێز بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگرێنەوە لای مامۆستا سەلیم لە شاری هەولێر لەگەڵمان بمێنەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستاگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە بەپێی ئەو ڕاگەندراوی کار چەندە بەڕێز وتت سەردانەکە بەشێکی پەیوەندی بە دۆسیە وەزیری داراییەوەیە بەڵام ئەمڕۆ لە ڕاگەندراوی حکوومەت هێرێم و عێراقدا باز لەوەش دەکەن کە مەسەلەی پرسی نەوتە ویژەوەیە کە گفتوگۆ بکرێەوە بەو مەرجەی کە هەرێم نەوتەکەی ڕاراستی بەغداد بکات پێ دوایە بەغداد ڕازگۆیە لەوەیە کە ئەگەر هەرێم نەوتی ڕاراست بکات بودجە بنێرێ بۆ هەرێمی کوردستان هیچ گومانی تێدا نییە لەو کاتێک کە حکوومەتی عێراق زۆر باری لار بوو و پێویستی بەوەی بوو کە هەرێمی کوردستان لەگەڵی ڕێکەوێ و لەو کاتەدا هەرێمی کوردستان لە بەغداد دوور دەکەوتەوە و ڕووی لە تورکیا دەکرد بەڵام لە ئێستادا کە هەرێمی کوردستان وەزعی خراپاوە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی هەیە لە نێوان تورکیا و رووسیا و ئێران عێراق ئامادەیە نەوتەکەی چۆن دەڵێ کەرکووچیش لە ڕێگەی ئێرانەوە بفرۆشێ ئەو مەترسێکی بۆ سەر ئایندەی هەرێمی کوردستان دروست کردووە لە ئێستادا وەزیری نەوت پێشنیارێکی کردووە دەڵێ ئەگەر بێت و هەرێمی کوردستان بێت و لەگەڵمان ڕێککەون و نەوتەکەمان ڕادەستکەن ئێمە ئامادەین گفتوگویان لەگەڵ بکەین ئەو سەردانە ئەگەر سەردانێک بێت بە مەبەستی ڕێکەوتنێکی ڕاستەقینە بێ دەبێت پێشەچی لە نێوان سەرکرداتی سیاسی کورد دانیشتێکی گەورەی بۆ بکرێ چونکە ئەو نەوتە بە تەنیا هی پارتی دیموکراتی کوردستانی تا خۆی لێ بکا بە صاحب ڕاست ئێستا ئەو مستەفید یەکەمە لێی بەڵام لە نەتیجەدا دەبێ هەموو چۆن دەڵێ قیادەی کوردی بە تێکڕا دانیشتنی بۆ بکەن و وەفدێکی بۆ تەشکیلکەن و ئەو وەفدە هەموو ئەو بەرپرسانەی مەلەفی نەوتی تێدا بێ ئەگەر مەبەست ئەوە بێ بۆ نەوت ڕێک بکەون و قسەی لەسەر بکەن بەس لە ئێستادا
سەردانەکە زیاتر لەوانەیە بۆ ڕزگارکردنی بە ڕێژێباری بێ لەو کێشەی کە تێی کەوتووە بەڵام بە دووری مەزانەکە چۆن دەڵەوەکو دانیشتێکی لاوەکی باز لە نەوتیش بکەن بزان ئایا حکوومەتی عراق چۆن لەگەڵیان ڕێک دەکەوێت و نیازی حکوومەتی عراق بخوێننەوە و بزانن ئایا فعلا چەندی ڕادەستکەن چونکن حکوومەتی عراق ئێستا کە یاسای سنوورە گومرجەکان هەموو پەسەند دەکرێت و بەپەی دەستوری عێراقیش کە ئێمە بەشێکین و داهاتی هەموو محافەزەکان و ئەقلیمەکانی عێراق بەگشتی هەموو محافەزەکان دەبێ بگەڕێتەوە بە حکوومەتی مەرکەزیەوە لەوێرەوە جارێکی دیکە بەسەر هەموو گەلی عێراق دابش بکرێ لەوە پێمان دەڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان سەلاحیەتی یاسایی نییە بۆ فرۆشتنی نەوت بەڵام کاتێک کە عێراق وەزعی خراپەوە لە شەڕی داعشدایەوە تووشی ئەزمەیەکی اقتصادی بووە و کێشەی داخلی و خارجی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان گوێی پێنەدا سپێنێ بە مەجبوری دەبێت گوێی پێ بدات چونکن عێراق دەوڵەتە لەوانەیە لە یەک سەردانیدا بۆ تورکیاوە بکە کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگرێ ئەو کاتەی بەناچاری دەبێت لەگەڵ بەغداڕێکەیە بۆیە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گەڕانەوەی قوتی هاوڵاتیان و موچەی بڕاوی خەڵکی هەرێمی کوردستان دەبێ بگەڕێتەوە بۆ بەغداوە دەبێ ئەو جارش هەر ئەوە نەبێ بگەڕێتەوە ئەوەندە بەرمیلەت دەدەمێ ئەوەندە نادەمێ دەبێت داهاتی هەرێمی کوردستان بدرێ بە هەموو بەشەکانیەوە کە ئەبەوەی بەپێی دەستوری عێراق دەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەتی مرکزی نابێ حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەسەردا بگرێ و بڵێ بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆش دەخۆم ئێمە نەهاتووی مەحامات بۆ بەغدا بکەین و بۆ ئەو بپارڕینەوە نەڵێ ئەوێش کۆمەڵی گرفت و گەندەڵی و کێشە و مەشاکلی تێدایە بەڵام بۆ خۆشمان بمانەوێت نەمانەوێت دەستمان هەبوو لەوەی کە تا ئێستا لەگەڵ بەغدا بەڕوونی ڕێک نەکەوتوین و پرۆژەمان پێ نەبووە و نەمانتوانیوە عێراق قەناعەت پێبێنین لەسەر ئەوەی کە ئێمە فەرمو بەو شێوەیە لەگەڵ ڕێک دەکەوین کاتێک ئێمە مەبلەغێک بەرمیل نەوتمان داناوە لەگەڵ بەغدا لەگەڵی ڕێکەوین نردومانە و نەمان نردووە و هەرمانگە بە شێوەیەک جوابی بەغدامان داوەتەوە یعنی جۆرێک لە ڕێککەوتنیەکی چۆن دەڵێ ئیستیفزازی تێدا بووە بۆیە من لە ئێستادا نابینم ئەگەر ئەو سەردانە زیاتر بۆ ئەو بێت دوور نییە کە بۆ جۆرێک لێک تێگەیشتن بێ بۆ ئازادکردنی مووسڵ لەوانەیە گفتوگۆ لەو بارەشەوە بکرێ بەڵام پێشتر ئەوانە قیادە عسکەریەکانی عێراق هاتوون لێرە قیادەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان دیوە بە قەناعەتی من ئەگەر وەفدەکە بەو نیازەش بچێوەکو برای بەڕێزم ئیشارەی پێدا دەبووە وەزیری پێشمەرگەی لەگەڵدا بێت بۆیە لە ئێستادا کە پەرلەمانمان نییە لە ئێستادا کە ناوماڵی کورد ناڕێکە لە ئێستادا کە حکوومەتەکەمان حکوومەتێکی تەواو و تۆکمەنیە لە ئێستادا کە حکوومەت ناتوانێت بودجە و موچەی هەرێمی کوردستان دابیمکە و بەڕێکەوتنێ وەفدێک تەشکیل دەکرێت کە زیاتر وەفدێک لە پارتی دیموکراتی کوردستان پێک دێ لە جێگری سەرۆکی پارتی و مەکتەبی سیاسی پارتی و وەفدەکە ڕاست دەست بۆ خۆی سەرۆکی حکوومەت بەڵام چ حکوومەتێک کە ڕقابەیەکی پەرلەمانی نییە کەس نێت چاوەدێری بکە ماوەی 3 ساڵە بودجەی پەسەند نەکردووەی هەرێمی کوردستان چۆن دەڵێ حیسابی ختامی هیچ ساڵێکی دیار نییە نازانم بە پرۆژەیەکەوە چۆ بۆ بەغدا لە کاتێکە 62 ئەندام پەرلەمان لە بەغدان یەکێکیان ئاگان لە مەلەفی سەردانەکەی نییە دی ئێمە لێ چی دەکەین ئێمە لێ چی ئیشمان هەیە کە نەزانین بۆچی دێ مەبەستی چیەوە چۆن ڕێک دەکەوێت بۆیە لە ئێستادا و سەردانێکی زۆر ناتەن دروستە بەو شێوەیە و دەبواە ئەگەر بێ هەم پرۆژەکەی پێشتر ئێمە ئاگادار بکرێنەوە وەرلێرە لەگەڵ قیادەی کوردی ڕێکەوێ و فعلەن دەبێ ئەو سەردانە بە فلتەری پەرلەمانیشدا تێپەڕێ پەیوەندی بە ڕزگارکردنی وەزیری دارایی ینی دۆخەکەی ئەوەندە خراپە پێ دوایە ئەو شاندا بتوانێت کێشەکەی چارەسەر بکات و وەزیری دارایی لە دانیشتەکانی داهاتووی پەرلەمان متمانە لێ نەسەندرێتەوە لە ڕاستیدا بەڕێز کاکوشار وەزیرێکی مخەضرەمەوەکو خۆیان دەڵێن لە حکوومەتی عێراق و تەجروبەیەکی زۆری هەیە عێراقی وەزیرێک بۆ لە ڕابردوودا سەرکەوتوو بووە بەڵام کاتێکە لەوانەیە ئەگەر بە بەراورد لەگە وەزیرەکانی کە مقارنەی بکەین
ڕێژەی کەم و کوڕ و ئەوەکانی کەمتر بێ لەگەڵ ئەوەی کە وەزیرێک هەڵدەستێ لە یەک سەفقەیەکە لە یەک ئیتیفاقی کڕینی چەکە دەرمانە کۆمەڵێک لەو شتانە سەدا ملیۆن دۆلار بۆ خۆی دەبا هەموو ئەوەی کە خڕیکەیەوە کە ئاراستەی هوشیار بەڕێز هوشیار زێباری کراوە ناگاتە 500 دەفتەر دۆلار بەڵام لەوانەیە لە یەک ئیتیفاقدا وەزیر هەیە ئەوەندەی لەسەر بوو بێتە ماڵ بەس بمانەوێ نەمانەوێ لە بەشێک لە وڵامدانەوەی پرسیارەکانی سەرکەوتوو بوو بەڵام لە بەشێکیان سەرکەوتوو نەبوو ینی بەپێی ئەوەی بەپێی ئەو بڕیارەی کە ئەنجومەنی وەزیران دەری کردەوە پەرلەمان تەخوێنی داوەتە ئەنجومەنی وەزیران هەر ئەندام پەرلەمانێک و هەر وەزیرێکی دەوڵەتی عێراق دەبێ 16 پاسەوانی هەبێ بەڵام بەڕێز زێباری 450 پاسەوانی هەیە ئەوە بۆ خۆی نقطەیەکە بمانەوێ نەمانەوێ بەچ بەڵگەیەک بەچ سەنەدێکی یاسایی ئەوەت بۆ خۆت کردووە لە کاتێکی دیکە کە پرسیاری لێ دەکەن بەڕاستیەوە جۆرەکە لە یحراج کە هەموو پاسەوانێک دەبێ لەسەر بودجە و گیرفانی خۆی هەمووشۆ بکات چۆن دەگات چۆن ناگات کێشەی خۆیەتی بەڵام ئەو بەشێکیانی لە ڕێی تارەوە هەمووشۆ پێکردەوە لەسەر حیسابی حکوومەتی عێراق کاتێککە تۆ بینای خانوویەک دەکەی تعمیری دەکەیەوە یاخود سیانەی دەکەیەوە معقول نییە تۆ مەسەلەن پارەیەکی هائیلی بۆ دابنی لە کاتێکە ئەو بینا ئەو خانووە ئەو جێگایە لەوانەیە مختص نەبێ بە کەسێکە لە عێراقدا بێ وە زۆر پێویستیشیان نەبێ باشە تعمیرت کردەوە بۆ ئیسرافی تێدا بکرێ بۆ مەسەلەن چۆن دەڵێت جۆرێک لە مبالغە بکرێت لە سیانەکردنیدا کە خانوویەکی طبیعی کۆمپیوتەری بۆ چیە 15 کۆمپیوتەری بۆ چیە 20 کەونتەری بۆ چیە مەسەلەن 20 تەلەڤیزۆنی بۆ چی جۆرێک لە مبالغەی هەبوو لەسەر ڕای ئەوەی کە مەسەلەن لەو کاتێک کە وەزیر بۆ لە وەزیری خارجی بووە کۆمەڵێک ساری لایە تا ئێستا ئەوەی تەسلیم نەکردوێتەوە لیسان کە بۆ وەزیری مالی کۆمەڵێک ساری لایە یعنی کە وەزیر دەبێت بەپێی ئەو یاسایی کە هەیە 3 سارەی لابێ معقوڵ نییە و 20 سارت لابێت یعنی ئەوانە کۆمەڵێکم بەس نەیتوانی بەڕوونی ئەندامانی پەرلەمان لەو بوارە قەنەعەت پێبێنێ بەس لەو کاتەشە کە جوابی دایەوە نەشڕەژە هەوڵی دەدا بنەما یاسایی بۆ ئەوکانی خۆی ببینێتەوە بەڵام حەقەتەن برادەرانی پارتی لەوێ کە لە مەسلحەتی هەر کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی پارتیدا نەبوو لەوێ دۆخەکە بشڕەژێنێ بەڵکو دەیتوانی بە مجاملەی سیاسی بە اتفاقی سیاسی و بە قسەی خۆش و بەوەی کە بتوانێت هەریەشێک قەنەعەت بۆکانی بێنێت دەتوانی ڕزگاریکە ئەگەرچی ئێمە بۆ خۆمان هیچ کاتێک دیفاع لە هیچ کەسێکی گەندەڵ ناکەین هەر کەسێک گەندەڵی بکە کورد بێ یان عەرەب بێ یان شیعە بێ یان سوننە بێ مەبدەئەکەمان ڕێگەمان پێنادا دینەکەم ڕێگەم پێنادا دیفاعی لێ بکەم و عوزری بۆ بێنمەوە حەق و ڕاستی و دروستی لە شوێ بێ ئێمە لەوێین و لە هەر شوێنێکی باتڵ و فەساد و گەندەڵی هەیە بێ ئێمە دژی دەوەستین بۆیە پێم وایە هەوڵەکانی خۆیان هەموو دەخەنەگەڕ ئەوەی لە تااقەتیاندا هەبێ سەرفی دەکەن بەس ئایا لە نتیجەدا چ دەبێ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو کاتێکە لە ئێستادا 100 ئەندام پەرلەمان واژووی کۆ کردوتەوە 100 ئەندام پەرلەمان واژووی کۆ کردوتەوە کە متمانە لە بەڕێز زێباری بسەندرێتەوە و داواش دەکەن کە دەنگدانەکە نهێنی بێ لەو کاتەدا بە تەکید ئەوەی ئاماژەیە ئەوەی ئیشارەیە زیاتر بۆ ئەوەیە کە متمانە لە بەڕێزیان وەردەگیرێتەوە سەری بەوە دەگا کە بەو شێوەی کە بەسەر عوبەیدیان هێنا بەڵام ئەگەر هاتپا ئەو شەڕ و ئاشوبە لە ناو پەرلەمان دروست نەبە من پێم وابوو کە زێباری لەوان یعنی چۆن دەڵەوە کوشکێک وابوو لەوانەیە نیوە بە نیوە دەرچوبە لەوانەیە نەجاتی بووە بەڵام لە ئێستادا من بە دووری دەزانم نەجاتی بێت ئیلا ئەگەر لەو سەردانەی کۆمەڵێک ئیتیفاق لەگەڵ سەرۆکی کوتلە سیاسیەکان و چۆن دەڵێ مەرجەعەکان دابکا و بیان بینەوە قسەیان لەگەڵ دابکا. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێن وڵای بەرز محەممەد سوارد بە کێشەی نەوتی دەبێت چۆن کێشەی نەوت چارەسەر یاخود پێشتری ئیتیفاق کراوە لە نێوان هەرێم و ناوەندە و ڕۆژکە لە ڕاگەندراوەکەی حکوومەتی عێراقیدا باز لەو کراوە کە نەوتی هەرێمیان ڕادەسپێن اینجا بوجێ دەنێر پێ دوایە بۆم دۆخی هێرم وا باشتر نەوتەکەی ڕادەبچکە بۆی کە بوجە بنێرن خۆی لە ڕاستی ئێستاکە ئەوەی کە ئێمە ئەیبینین بە 4 مانگ جارێک موچەیەکی کارمەندان و یان بڵێن
فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەدرێ و موچەیەکی تاوا بەڵێ ینی بە 4 مانگ موچەیەکی تەواو ینی واتە هەر مانگی بڵێن ڕوبع موچەیەک ئەدرێ ینی بە 4 مانگ ئەکاتە موچەیەکی کامل من بۆ ئاڕاستەی قسە ناکەم یان نامێ وا قسە بکەم ببمە کەسێکی وەکو عێراقیان چونکە لەوەتی ئێمە هەین کوردستانین بەڵام لە کاتێکە ئێمە دەستوریەکمانی خۆمان دەنگمان پێداوە لەگە حکوومەتی عێراقیان ڕێکەوتوینە و پێی ئەو دەستورە ئەبێ مامەڵەکەین ئێستا لە کتوپڕێکە ئێمە هەڵەگەڕێنەوە ئەڵین خۆمان نەوتە فرۆشین خۆمان ئیدارەی وڵاتی خۆمانە دەین خۆمان ئەمانێواکەین ئەگە ئیدارەی وڵاتی خۆمانە دەین فەرموو ئەگەر بۆشمان ناکرێ ئەی چی بکەین خۆ ئەبێ بە دوای منفەزێکا بگەڕێین بۆ ئەوەی مەخرەجێ بدۆزینەوە کە لەم وەزع ڕزگارمان بێ جا بۆ ئەو مەبەستا ئەو سەردانی وەفد و ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان حکوومەتی عێراقی و لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە ئەکرێ ئەگە قسەکە لەسەر ئەوەی ئەمانەوێت جێبەجێکین با جێبەجێکین خۆ کەس دەستمانی نەگرتووە کەس مانعمان نەبوو بڵێ جێبەجێکن واتان لێکەین کە کاتێکە کە جێبەجێ ناکەین ئێخۆ ئەبێ ژیانی خەڵک دابین بکەین لەبەر ئەوە وای لێ هاتووە ئێساکە ینی ئەوەندە قسەمان لەسەری کردووە خەریکە خەڵک سقی بە قسەکان ئێمەش نامینێ ینی خەریکە لای خەڵکش ئێمە ناشری نەبی کەمە لە کاتێک ئێمە زەممان نییە ئێمە نوێنەری کوردستانین نوێنەری کوردستانی لە بەغا کێ بەرپرسیار بوو لەوەی نەوتێکە فەشەل بێنی هەرێمیان بەغداد ئێمە هەتا ئەم دقیقە قساکەین ئەم لە ئەو تاوانبارەکە ئەو لە ئەم تاوان بەڵامی بۆ تەندەرەکتۆ کامە هۆکاری فەشەلەکە ئێمە ئەزین چۆن ئێمە هەندێک شت باسکەین ڕەنگە باسی عیبی ناوماڵی خۆمان بکەین ڕەنگە ڕێک نەبێ وابیڵێن ئەو قسەی ئێمە نەکەین باشترە با قیاداتی سیاسی کوردستان کۆبنەوە با خۆیان ئەو عیبانەی کەوا هەیە ئەوان چارەسەری ئەو عیبانە بکەن نەگەوەی کە ئێستاکە بە من و مامەستا سەلیم و باش عیبەکە لەو ڕێکەوتنەوتێکە بەڵێ عیبەکە چیە کە عیبەکە لەوەی ئەسنە بەغا تەوقیعەکەن بە پێکەنین و بە چەپڵەرێدان و بە قسەی خۆش بڵاوی لێکن دوای هاتنەوە کەس جێبەجێ ناکە هەمووشی لە پشتی چێ دەرەچێ هەموو لە پشتی ئەم میلەتە ڕەشڕوتە دەرەچێ لەبەر ئەوە ئێمە میلەت یعنی هەم ئێمە و هەم میلەت و هەم خەڵک هەموو لەوە تێگەیشتوینە کاکە ئەگەر نەوت و ئەیفرۆشی کوپارەکەی ئەگەر نایفرۆشی دەبیدە بەغا با لە سەدا حەفدەمان بۆ دابین کە ئەوە بەغدا ئەمڕۆکە تەئەکیدی کردوتەوە حەیدەر عەبادی ئەڵێ مەلەفی نەوتم تەسلیمکەن بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێشمەرگەوە بە فەرمانبەران و بە هەر هەموو شتێکەوە بە جارێکی تر زیندووکردنەوەی پرۆژەکان لە هەرێمی کوردستان بە هەر هەمووی بۆمان دابینەکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگە ئێستاگە کە ئێمە ئەمە باسەکەین کە لە وەفدەکە کە ئێمەشیتیانین ڕەنگە بڵێن بابە ئەمانە لە عێراقی ترن ڕەنگە ئەو بوختان و ئەو تۆمێش بدنە پاڵمان ئێمە نە عێراقی نەخۆشمان بە عێراقی زانین بەڵام لەگەڵ ئەوەشە کاتێک کە تۆ ئەتوێ وەکو کوردستانی نەیکەی وەکو عێراقیش ناهێڵی ئەی ئەم میلەتە چی بکە لەبەر ئەوە ئێمە قوربانجان یان ئەبێ لایەن هەڵبژێرین ئەمە بەدیوەکەی ترە ئێمە نوێنەری لە هەرێمی لە بەغدای نوێنەری هەرێمی کوردستانی وەفدی هەرێمی کوردستان و وەفدێک و دوان و سیان و چوار دێتە بەغا ئاگامان لە هیچ نییە ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتەوەیە ئاگامان لە هیچ نییە دێن ڕێکەوتن ئەکەن تەوافقات ئەکەن قسەی خۆیان ئەکەن هەموو شتێکن ئەڕۆنەوە بۆ کوردستان نازانین چیان گوتووە نازانین چیان کردووە خۆ ئەگە بێن کۆبنێک لەگەڵ ئەندامانی پەرلەمان بکەن بڵێن بابە ئەوەی ئێمە شتێکمان کرد ئێوە چاوەدێریکەن ئێوە زەختکەن بەیان دەرکەن مؤتەمەر سوحفی بەستن خۆ ئێمە ینی بەغدایان لێ تێکە دەین بەڵام کاکە کەس نایە بێ لێمان بپرسێ بڵێ کاکە ئێوە نوێنەرن لە کۆتاییشدا ئەگەر ڕێکەوتنەکە سەری نەگرت ئەگە ئەشکالێ دروست بوو ئەگە بەغا نەوعەن زبر قسەی کرد ئەڵێن کاکە نوێنەرەکانمان لە بەغدا خەوتونە کاکە تاوانمان چییە ئێمە لەبەرو ئەم قەزیانە قەزیەکی سیاسیە نە قەزیەکی پەرلەمانی نە قەزیەکی دەستوری نە قەزیەکی قانونی ئەگەر مەسەلەکە قانونی و دەستوریە بۆ ئێمە بەجێبێڵ ئێمە بە قانون بە دەستور حەلمان کردووە لە قانون ئێمە لە یاسای لە بودجەی 2016 مامەسا باش ئەزانێ لە یاسا لە بودجەی 2016 لە 1970مان جێ کردوێتەوە مستحقاتی فەلاحینمان جێ کردوێتەوە موچەی پێشمەرگەمان جێ کردوێتەوە پەترۆ دۆلاری کەرکووکمان جێ کردوێتەوە هەموو ئەوانەمان جێ کرد بە مەرجێک هەرێمی کوردستان لەگە بەغا لەگەڵ ئەم نۆتە ئیتفاق لەسەر ئەم نۆتە ئیتفاقیکەن باشە کاتێککە نایکەن ئێمە کەواتە کە نەکرا کە چووە دەست سوڵتەی تەنفیزی و جێبەجیان نەکرد ئەو کاتە لە دەست دەستور ڕای بەڕستن تۆ لە بەغداد ئێستا باشین چارەسەر بۆ هەرێم بۆ قێراندارێکە ئەوەی کە ڕێکەوتنەوتی لەگەڵ بەغداد جێبەجێ بکات ئێمە ئەبێ هەوڵ بدەین بە خۆی لە شتێکی پێ ئەوترێ باشترین ئێمە دەبێ هەوڵدەین باشترین شێواز بەکار بێن بۆی خزمەتی میلەتەکەی خۆمانی پێ بکەین ئەم شێوازە چییە؟
ئەم شێوازە ئەبێ نابێ من لێرە باسیکەم ئەمە ئەم شێوازە ئەوەی ئەبێ قیادی سیاسی کوردستان لەگە بەغدا پێکەوە دابنشن ئەو باشترینەی کە باسمان کرد ئەو باشترینە هەڵبژێرن ئێستا کە ئێمە چیمانێت ئێمە ئەگەر ئەنی ئێستا قسێکی زۆر هەیە کە گوای ئێمە ئەمانەوە ڕیفراندۆ بکەین کاکە بۆ نیکن کەس دەستانی گرتووە دەبا بیکەین باش ئێمە دەمانێت دەوڵەتی کوردی ڕاگەین دەبا بیگریت دەی یەکەم کەس و یەکەم جوندی و یەکەم سەرباز و یەکەم پێشمەرگەی ئەو حکومەتا بمن دبا ڕایگەینی ئەم مزایدی سیاسی و ئەم چاوبەستە چێ و ئەم خۆڵکردن چاو خەڵکو و ئەمانە هەتاکەی ئەنجە کە ئەچینە بەغداش وەفدەکان دێنە بەغداش پرسمان پێ ناکەن جۆشمان لێ ڕناگرن ئاگدارش نین دوایش دیارە کاکە نوێنەرەکانمان لە بەغدا خەوتون لە چی خەوتوینە تو دەیت کەس پرس بە کەس ناکەیت کەس ئاگادار ناکەیت و کەس نازانێت بۆچی دێتی لە ژوورێکی داخرا و کۆبنەوەیەکی سەعات و 2 ساعتیەکەیت و ئەگەڕێت و میتوزان تووسیت گوتووە ئەی نابی بێ پێم بڵێ ئەی نابێ کۆبنێکم لەگەڵکەی نابێ پێم بڵێ ئێوە نوێنەری کوردن لێرە چاودێری شتەکان بکەن ئەگە جێبەجێ نەبوو فشار بکەن بەیان دەرکەن قەنەواتی دیبلۆماسی بگرنە بەر لەناو ئەگەر بێ و قیاداتی کوردی هاتە بەغا کە ڕێکەوتێکیان کرد و ئێمە لێمان زانی و کە بەغدا ئیلتزامی پێوە نەکرد هەچی کورسی و هەچی لاقی تۆهینی ناو پەرلەمان هەمی فرێدەینە دەرەوە پێتان وانە بێ نوێنەرەکانی کورد لە بەغدا ینی خەوتونە چاویان لە بەرژەوەندی تایبەتە ئاگانشتەکان لە حکومەتە خەلەلەکە لە حکومەت هێرێمە نەگر لە خەلەلەکە خەلەلێکی زۆر گەورە لە بەشێک لە قیاداتی سیاسی کوردستانە کام حیزب طبعا هەموو حیزبەکان بەڵام بە دەرەجەی یەکەم دەسەڵاتی یەکەم لەکوێیە دەسەڵاتی دووەم لەکوێیە دەسەڵاتی سێم لەکوێیە هەموو حیزبەکان بە پێی حەجمی خۆیان لە تەقسیراتیانەیە بەڵگەشمان بەچیە ئەو حیزبەی کە لە حکومەتانە تەقسیراتەکەی لەکوێیە تەقسیراتەکەی لەوەی کەم ڕەخنەی گرتو تەقسیراتەکەی لەوەیە کەم هاتوتە سەر شارع تەقسیراتەکەی لەوەیە کەم عیب و عارەکانی ئەو حکومەتی باس کرد ئەوانەشی کە لە حکومەتان و کە دەسەڵاتیان نایکەن ئەمانە لەوانە مقەسرترن لەبەر ئەوە ئێمە باوازە مزایدات بێنین باوازە قسەی زل بێنین باوەرن بگەڕێن و بۆ ئەوی گشتمان ئامادەین ڕۆژ ناڕۆژە بچین بۆ سعودیا ڕۆژ ناڕۆژە بچین بۆ قەتەر ڕۆژ ناڕۆژە بچین بۆ تورکیا ڕۆژ ناڕۆژە بچین بۆ ئێران ڕۆژ ناڕۆژە بچین بۆ بەغدا بەڵام ئامادەین بین سلێمانی و هەولێر نزیکەی 100 کیلۆمەترێکە بێ ئامادەنی پێکەوە دابنشین ئەمە حکومەتایەتی وابێ ئیدارەی خەڵک وابێ و خەڵک چۆنەمە قبوڵەکە لەبەر ئەوە یعنی ئەبێ بە دوای چارەسەرێکا بگەڕێن ئێمە خۆشکرد لە وڵاتی هەموو خوێنەوارن بە سەدان جامع و معاهد و فڵان و فیسارمان هەیە خۆ ئەبێ کاری ئەوە بکەین کە شتێکی لێ فێر بێتین و ئێمە وا 20 ساڵەی ئێمە حکومەتین لە دەسەڵاتین هەتاکەی ئێمە هەر بەو زمانە کار بکەین با بە ئەو مۆدیلە نەماوە بچین پەلەماری یەک دەین و بچین یەک تەخوینکەین و یەک ناشرین و یەک عیبدارکەین کاتی ئەوە هاتو ئێستا لە منطقەکە دوو حلفی گەورە دوو هاوپەیمانی گەورە لە منطقەیە کە یەکیان پێ ئەوترێ هاوپەیمانی نێودەوڵەتی یەکیان ئەوی پێ ئەوترێ هاوپەیمانی ڕووسی ئێرانی عێراقی سووری ئەمە کاکەم لەم ئەگەر لە ئێستاوە ئەجندا و بەرنامەمان نەبێ لۆبی بۆ نەکەین ڕای گشتی لێ ئاگادار نەکەینەوە و کاری بۆ نەکەین ئەم جارەش کرد وەک جارەکانتر تیاچیە بۆیە کە ئێستاکە کاتی ئەوەیە سەرکردایەتی سیاسی کوردستان وەفد ئامادە بکە وەفدێ بنێرێتە ئەوروپا وەفدێ بنێتە رووسیا وەفدێ بنێرێتە ئەمریکا وەفدێک بنێتە ئومەمی متحیدا وەفد بنێرێ بۆ وڵاتانی دەوروبەر بۆی لەم معەدەلە سیاسی لەم گۆڕانکاری دوای نەمانی داعش کە لە ناوچەکە دێتە پێشەوە ئەگە نەبین ئەگەر لە سونعی قەرار بەشدار نەبین ئەبینە بندە سوپاوە وەکو ساڵانی ترمانی دێکە هەتا ئێستاکە هۆشمان نهاتۆتە خۆمان سوپاس دەکەم دو تەگرم وڵی بەڕێزەکەت دەرفتمانە بوو مامۆستاگەر بگەڕێم وڵای بەڕێزت کاتمان کەمیش ماوە لەسەر دۆسەی وەزیری دارایی بە دیاریکراوی ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ ینی ئایا ئەمڕۆ هەوڵێکی پارتیە بوو سەبارەت بەوەی کە واژۆ کۆبکەنەوە بەوەی کە دووبارە مەسلەی متمانەبوون یاخود متمانە نەبوون بە وتەکانی هۆشار زیباری بخرێتە دەنگدارەوە ئێوە واژتان کرد بۆ ئەم پرسە؟ دوو واژوو کۆ دەکرانەوە واژوێک بۆی کە متمانەی لێوەربگیرێتەوە واژوێک بۆی کە جارێکی دیکە ئەو دەنگدانەی کە بۆ بەڕێز وشار زێباری کرا
کە ئایا تا چەند قەناعەت تا بە دەنگدانەکە هەیە بۆ چونکە کە برادرانی پارتی چوونە دەر لە قاعەکە تقریبا جگە لە یەک کەس نەبێت کەس قەناعەتی نەبوو بۆی کە مقنع بێ مقتنع بێ بە وڵامەکانی بەڕێزی ئەو کەسەش عەرەب بوو و خەڵکی ماڵی لە هەولێر بوو جۆرێک لە مراعاتی وەزعی خۆی کرد بوو لە بوو سونە بوو شیعە هیچ کەسێ قەناعەتی بە قسەکانی سونە بوو لە سونەکان بوو جگەلەوە من هیچ کەسێکی کەم نەدیت کە دەست بەرز بکاتەوە بڵێ من قەناعەتم بە قسەکانی هەبوو لە کاتەدا هۆڵی پەرلەمان لەلایەن کوردەکانەوە زۆربەی چۆڵ کرابوو بۆیە لە ئێستادا ئەوان واژویان کۆ کردوتەوە تاوەکو بتوانن ئەو دەنگدانە جارێکی دیکە ڕەفز بێتەوە بەڵام ئەوانەی کە لە بواری قانونیدا شارەزایان هەیە دەڵێن ئەو دەنگدانە ڕەفز نابێتەوە بە شێوەیەکی یاسایی کراوە و نیزام داخلی پەیڕۆ و پرۆگرامی ناوخۆی پەرلەمان ڕێگرە لەوەی جارێکی کە تەسوید بۆ شتێ بکرێت کە تێپەڕی و ئێمە واژوومان نەکردو بۆی کە پاشگەز بوونەوە کە بێ وەلامان کاتیشە واژووشمان نەکردو بۆی کە سەحبی سیقەی لێ بکرێت چونکن ئێمە پێمان باشە چونکن بمانەوێ نەمانەوێ ئەگەر بزاندرێت ئەوە چۆن دەڵە هەوڵێکە بۆ کورد و شیعە ئێمە قبوڵی ناکەین بەڵام شیعەکان ڕایانگەیان کە دوا بەدوای ئەو دوو وەزیری دیکە بام دەکرێت بۆ ناو پەرلەمان و ئیستیجاب دەکرێت و چەند مەلەفی گەندەڵیان ڕوبەڕوو دەکرێت بەڵە زۆر بە کوردی کاتمان نەماوە ئێوە فراکسیۆنی کۆمەڵ بەرگری لە کەسێک دەکەن کە گەندەڵ بێت ئێمە بەرگری لە هیچ کەسێک ناکەین کە گەندەڵ بێ و عزر و بەهانەشی بۆ نایەنینەوە و لە هەمان کاتیشە ڕێی نەجاتیشی پیشان نادەین جگە لەوەی کە دەبێ متمانەی لێوەربژیرێتەوە بۆیە لە ئێستادا ئێمە قەراری خۆمان داوە ئێمە نوێنەری خەڵکین ئێمە نەچین بۆی دیفاع لە شەخص بکەین ئێمە دەچین دیفاع لە قەزەیەک دەکەین ئەو پشک و بەشە بەشی کوردن جا هەر کەسێکی لێبێ کە بزانین یەکێک ئەو پۆستەی خراپ بەکارهێناوە نەبراوە باچکە لێدا بنین کە دەستی پاک بووە خزمەتی خەڵکو و هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس مامۆستا کاتمەتاو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو هەر زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کە بەڕێزیشان لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامەیەکی خۆتانەوە.